وەکەزانن ئەمڕۆ بۆ جاری دووهەم لەم خولەی پەرلەماندا سەرۆکایەتی پەرلەمان هەڵدەبژێرێتەوە. من وەک ئەندامی پەرلەمان لەبەرەی ئۆپۆزیسیۆن بڕیارم داوە خۆم کاندید بکەم، بەڵام ئەم خۆ کاندیدکردنەی من وەستانەوە نییە لە بەرامبەر دکتۆرە ڕێواز فایق، بەڵکو بەردەوامیدانە بەکاری ئۆپۆزیسیۆنی لە ناو پەرلەمانی کوردستانە تا بتوانین ئەمە نامەیەکی ڕوون و ئاشکرا بێ بۆ دەسەڵات کە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان بەردەوامە و کاری خۆی دەکات. لە سۆنگەی ڕوانینمانەوە بۆ پەرلەمان کە یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانی پەرلەمان متابعەیەکی جددیە لەسەر کارەکانی حکوومەت، بۆیە پێمان وایە دەبێت لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆن بوونی هەبێت. بەڵام وەک ئاماژەم پێدا ئەمە یەکلاکردنەوەی کاری ئۆپۆزیسیۆنیە لە ناو پەرلەمانی کوردستان و بەردەوامی پێدانێتی. لەبەر ئەمە هیوادارم هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەبێ جیاوازی دەنگی خۆیان بدەن بە کاندیدی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستانە، بەلایەنە ئیسلامیەکان و هەموو پەرلەمانتارەکانی تری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەوەی نوێش بەگشتی. من بیستومە شایعەیەکم پێگەیشتووە کە داوا لە شاسوار عەبدولواحید کراوە ئەندامەکانی کە لە ژێر دەسەڵاتی ئەودان دەنگ نەدەنە من، بەڵام داواکارم کە شاسوار عەبدولواحید ئەم خەنجەرە لە پشتی ئۆپۆزیسیۆن نەدات لە دوای دەستگیرکردنی و ئازادکردنی لە ماوەی ڕابردوودا.